سڵاتان لەبێت و ئەم کاتتان باش بینەران و ئازیزانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە زۆر خۆشحاڵم لەوەی کە جارێکی تر و یەکشەمبەیەکی تر بە بەرنامەی ڕاستەوخۆ لە تەلەڤیزیۆنی کۆمەڵەوە هاتوومەتەوە خزمەتتان. ئەمڕۆ یەکشەممە 11 خرمانانی 1403 بەرابەر لەگەڵ 1 سەپتەمبری 2024 زاینە. هەروەک خۆشتان ئاگادارن وا لە دوو ڕۆژی ڕابردوودا ئێمە ڕێکلامان بەو بەرنامەیە کردووە. بەرنامەیەم شۆمان تەرخان کردو بە سەبارەت بە چون نزیک دەبینەوە لە ساڵ ڕۆژی ژینە بزوتنەوەی ژینە. ئێمە پێمان باش بوو بەرنامەی ئەم هەفتەیەمان لەسەر ئەم تەوەرە بێت، ینی هەم چاوخشاندن و هەڵسەنگاندنێکمان بێتوە باسدا دەرس و ئەزمونونەکانی بکەین. مانگی خرمانانی ئەمساڵ ینی ئەم مانگە کە تێدەپەڕێنین 2 ساڵ لە دەستپێکی بزوتنەوەی شۆڕشتیڕانەی ژینە تێدەپەڕێ. شۆڕشێک ئەگەرچی بێ بەزەیانە سەرکوت کرا، بەڵام لە ناخی کۆمەلگای ئێراندا لە مەقاومەتی ژنان و کچانی بوێر بەرابەر بە حیجابی زۆرم لێ، لە ئێتراز و مانگرتنی کرێکاران، پەرستاران، خانەنشینان، مامۆستایان، لە چالاکی هەڵسوڕانی سیاسی و هەڵسوڕاوانی سیاسی و مەدەنی، لە چالاکی ژینگە پارێزان، لە چالاکی بنەماڵەی دادخوازان بە تایبەت هەروە بەردەوام و ڕێدەپەوێت تا خۆی بەهێز بکاتوە ڕێگا بۆ خواستەکانی واتە ژن ژیان ئازادی خۆش بکات. شۆڕشی ژینە ینی ئیرادەی خەڵکێک کە نایان هەوێ لە کۆیلەتی دابژین، ینی ئیرادەی خەڵکێک کە تینووی ئازادی و بەرابەرین، ئیرادەی خەڵکێک کە دەیان هەوێ لە شادی و خۆشگوزەرانی دابژین، ئیرادەی خەڵکێک کە بێزارن لە درۆ و فری و بێزارن لە گەندەڵی و بێزارن لە سەرکوت و زیندان و ئێعدام، بێزارن لە دەسەڵاتی ئاینی و بێزارن لە سەم و نابەرابەری. ئێمە بۆ بابەتی ئەو شەومان هەروەک هەموو لایەکشمان ئاگادار کردوێتەوە سەبارەت بە چاوخشاندن و هەڵسەنگاندنی بزوتنەوەی ژینە و دەرس و ئەزمونونەکانی داوامان لە زۆر بەڕێز پرۆفسۆر عەباس وەلی لێکۆڵەری سیاسی کردووەتە. داوەتی ئێمەمان قبوڵ کردبێت بۆ ئەم بەرنامە ڕاستەوخۆی ئەم شەومان. بەڕێز دکتۆر عەباس وەلی سڵاوتان لەبێت. زۆر خۆشحاڵم لەوەی کە لەم بەرنامەیەدا بەشدار بوون و داوەتی ئێمەتان قبوڵ کرد. زۆر بەخێر بێت. سلااو لێوەی بەڕێز کاگەمیر، هەرواتر سلااو لە بینەران و بیسەرانی ئەو بەرنامەیە. خۆشحاڵم هەمیش کە دەو کاتەیدا دەگەڵێەوە و دەگەڵ بینەران و بیسەران دەبوو. سپاس. زۆر بەخێر بێت دکتۆر عەباس. هەر لێرەشەوە بە بینەرانی ئازیزیش بڵێن کە چەند دوو ڕۆژ ئێوەمان ئاگادار کردێتەوە لەسەر ئەم بابەتە، لە ڕاستای ئەم بابەتی کە ئێمە ئەم شۆ هەڵمابژاردووە. ئێوەش دەتانن ڕاو بۆ چوونەکانتان بنێرن واگەر پرسیارێکیش بوو ئێمە لەگەڵ میوانی بەڕێزمان دەخینە بەر باس و لێکۆڵینەوە بەم ژمارە تەلەفۆنی کە ئێستا ئەیبینن لە ڕێگەی واتساپەوە ئەتوانن پەیوەندیتان لەگەڵ ئێمە هەبێت. بەڕێز دکتۆر عەباس بە لێرەوە دەست پێ بکەین. من پێم باشە بزانم ئێوە ئەگەر بتانێت پێناسەیەک لە بزوتنەوەی ژینە بکەن چۆنی پێناسە دەکەن، بە لێرەوە دەست پێ بکەین. بزوتنەوەی ژن ژیان ئازادی بێگومان و بێ تەردید وەرچەرخانێک نوقتەی عەتفێک بۆ دە سیاسەتی کوردستانێدا و ئێران بە شێوەیەکی گشتی 45 ساڵەی سوڵتەی جمهوری ئیسلامی. دەوەیدا هیچ تەردید نییە، ئەگەرچی ئەمە لە ساڵەکانی 2017 و 2019 هەروە ینی حرەکەت و هەستانی زۆر بەهێزمان هەبوو، وەلی ئەو شۆڕشی ژن ژیان ئازادی تایبەتمەندێکی خۆی هەیە کە ئەو تایبەتمەندیە توانیوێتی کە لە خصوصیاتی بەسەلا منتەقەی ناوچەی یعنی ئۆستانی لە ئێرانێ، هەرواتر تەواوی بەسەلا جۆغرافیای ئێرانێ وا وەڕایوی ئیدە منتەقە و لە سەحنەی نێونەتەوەییدا خۆی نیشان بدە. ئەو تایبەتمەندیە بۆ هەموو شۆڕشێک نایەتە پێشێ.
ئەوە دیارە تایبەتمەندی دروشمی ئەو شۆرشەی تایبەتمەندی سوژە یا عاملی فعالی ئەو شۆرشەی یا عواملی فعالی ئەو شۆرشەی و ئامانجەکانی سەبەب بوون کە ئەو شۆرشە بتوانێت لە میحوەری ناوچەیی و حتا کشوەری و منتەقەیی زۆر تێپەڕ بێ و بڕوا بچێتە، یعنی حاڵەتێکی جەهانی و نێونەتەوەیی پەیدا بکە. ئەمن کە جۆم دەدا ئەو دەستپێکی بەرنامەکەی کە ئێوە باستان کرد، بە باوەڕی من لەوێ ئەنگۆ ئیشارەتان بەوەی کرد کە شۆرشی ژینجیان ئازادی سەرکوت کرا، هەر لەبەر وەژ ئەوە ڕاوەستە. بە باوەڕی من ئەوە دە کولیەتی خۆیدا ئەو قسە دەتوانێت نیوەی ڕاستەکان و حقیقەتەکان دەبارەی شۆرشی ژینجیان ئازادی و سەبەبی ڕاوەستانی سەبەبی چەقبەستووی وەی نیشان بدە. سەبەبەکەی دیکەش ئەوەیە کە دەبێت باسی بکەینەوەیە کە شۆرشی ژینجیان ئازادی لە ئێرانێدا تایبەتمەندەکانی ئامانجەکانی دروشمەکەی و تایبەتمەندی ئەو سوژەی فعالی ئەو شۆرشەی لە تەرەف ئۆپۆزیسیۆنی، چه ئۆپۆزیسیۆنی کوردی و چه ئۆپۆزیسیۆنی ئێرانی بەو شێوەی کە لازم بوو دەرک نەکرا. وەختێکی دەرک نەکرا بە باوەڕی من بەشێک لەو حەقیقەتەوە بوو کە ئەوان زۆر پیس سەرکوت کرد کوتایان، وەلی بەشێکی دیکەشەوە بوو کە ئەو شۆرشە دەستیان لێ شوشت چون دەرکیان نەکرد نەیانتوانی ئەو جوورەی کە لازمە نسبەت بە تایبەتمەندەکانی و پێداویستەکانی و ئامانجەکانی موزوع بگرن و هاوکارێ بکەن. یەکێک لە مەسایلی کە لێرە زۆر مهمە ئەوەیە کە ئۆپۆزیسیۆنێکی فعال بەو شێوەی نەبوو کە پەیوەندێکی تایبەتی دەگەڵ ئەو شۆرشەی بگرێ کە ئەو پەیوەندیە تایبەتمەندەکانی شۆرشی ئەوەی دەویست. و ئەو دەمی چەندین جاران ئەمن دە بەرنامەکانی هەر خودی ئێوەدا ئەمن ئیشارەم پێکرد، کوتم بەختێکی باز لە ڕێبەرایەتی ئەو شۆرشەی دەکەن نابێ ئەمە فکر لە 10 ساڵ 15 ساڵ 20 ساڵ 30 ساڵ یا یەک قەرنی پێش بکەین. ئەوە شۆرشێکی تایبەتیە، ڕێبەرایەتێکی تایبەتی دەوێت. یعنی بەو معنایە کە ئەگەر ڕێبەرایەتی هەمیشە فکری وەی دەکاتەوە کە بە شێوەیەکی عەمودی پەیوەندی خۆی دەگەڵ ئەو خەباتەدا بمەزرێنێ، خەباتێک کە هەیە هەمیشە قەدیم ئاوا بۆ ئەلانەکە ئەمە سوژەیەکمان هەبوو کە ئەو سوژەیە ئەو عاملیەتی ئەو سوژەیەی چەند وەجهی بوونی و دروشمەکانی پێداویستێکی دیکەی هەبوو. ئەویش ئەوە بوو کە ئەگەر ڕێبەرایەتی لازم بوو لەوێ، ئەو ڕێبەرایەتێ دەبوو ئیمکاناتی پەیوەندی ئیچی ئوفقی دەگەڵ بەشەکانی جیاوازی ئەو شۆرشەی لە شارەکانی جیاواز وا دە خودی شارەکاندا بینی کۆمیتەکان یا بە ئیستیلاح مەرکەزەکان، مەراکز و کانونەکان و ناوەندەکانی جیاواز بەرقەرار بکە. ئەو مەسەلە دەرک نەکرا. وەختێکی کە دەرک نەکرا ئەو شۆرشە تقریباً
دەستی لێ شۆڕای ئەو شۆڕشە حرەکەتی دەکرد دەرگیر بوو لە خایەبانێت لە سەر جادەی دەگەڵ ڕژیمی ولی هیچ منشەیەکی گفتمانی ئی تئۆریک منشەیەکی ئی بە ئیستیلا کە ئەوەی ڕێگای پێنیشاندا کە ئەوەی دەبێت چ بکە چۆن بکە ئەو جوانانە بەکو ئەو کەلیمەی بە شێوەی مەنفی بەکار نابم وەلی بەرەڵاکردن وەختێکی بەرەڵاکران ئەوەسە ئۆپۆزیسیۆن بە جێگای وەی هات دانیشت منتەزیر بوو کە ئەوانە شۆڕشەکەی بە جێگایەکی بگەێنن کە شکستێکی قەتعی لەسەر ڕژیمی دیاوە دیارکەوێ ئەو دێمی ئەو ئەمتوانن واردی فعالیت بکەنەوە اختلافی فاز بینی ئەوەی کە لە ئێرانێ لە کوردستانی دەگوزەرا و ئەوەی کە ئۆپۆزیسیۆن دەرچی دەکرد و تەمەشای دەکرد ئۆپۆزیسیۆنی کوردی و هەرواتر ئێرانی هەمویان اختلافی فازێکی یەکجار گەورە هەبوو بەڵێ ئەوە یعنی زۆر مهم بوو ئەلانیش مەسەلەکەوەیە کە دقەتێ بکەین هیچ بەشێک لە ئۆپۆزیسیۆنی ئەوەندەی کە ئەمن ئاگام لێیە نەهاتۆ ینی کارێکی بکە کە بڵێن کە ینی جوورێک ئەگەر بڵێن خەسارناسی ئەوەی بکە لەو خەسارناسیەی بەرنامەیەک بێتە دەرێ ئەو بەرنامەیە بەرنامەیەکی فعالیت بێت لە پێش ئەو شۆڕشەی چەق بەستووە ئەو شۆڕشەکە چەق بەستووە بە قەولی فارسان دەڵم بە ئەمانی خوددا ڕەها شد تەوەجۆ دەکەی ئەوە لێرەدا بۆیە دەڵم کە ئەگەر بڵێن کە فقط هێزی حکوومەتی و سەرکوتکردنی بوو وای لێ هات ئەمن ئەوەی ناتوانم قبول بکەم ئەمن بە وردی بە دوایدا چووم ئەوەیدا و لێ کۆڵی لەوەم لێ کردەوە بۆ مرەتەبیش قسەم کردو لەوەی بەداخەوە لەسەرەوەی ئەو بۆ من زۆر ڕوون بوو ئەو مەسەلە بەڵێ دکتۆرە باس حتمما دێنە سەر دەوری ئۆپۆزیسیۆن ئێوە لە سەرەتای قسەکاندا دیار و باستان کرد کە شۆڕشی ژینا خاڵێکی وەرچەرخانی گەورەی کۆمەڵاتی بووە دیارە باس لە خاڵی بەهێز و لاوازەکانیشی کرد تایبەتمەندیەکەشی هەروەک بە جوانی ئەوە ئیشارەتان پێکرد یعنی ئەوە بوو کە شۆڕشی ژینا فقط لە چوارچەوەی ئێراندا نەبوو سنوورەکانی بەزان و ناوی ژینا و دروشمی ژیان ئازادی هەموو جیهانی داگرتەوە ئەو تایبەتمەندی کە باست کرد و ئەو دیارە خاڵی بەهێزیشی تایە خاڵی لاوازەکەی کە ئیشارەتان بە دەوری ئۆپۆزیسیۆن کرد من پرسیارەکەم لێوێدا هەر لە سەرەتای بەرنامەکەش سند بزوتنەوەی ژینە سەرکوت کراوە نەخێر شکستی خواردووە یا بڵین ئاگری ژێر خۆڵەمێشە ئێوە پێتان وایە لە کاتێکی گونجاودا سەرڕای ئەو تێبینیانی کە بەڕێستان هەتانە سەر هەڵداتەوە چۆن ژینا سەرکوت کراوە بەڵێ شۆڕشی ژینا تووشی شکستێکی مەقتەئی بوو ئەوەی یعنی شکستێکی مەقتەئی باشە وەلی شۆڕشی ژینا بە شێوەیەکی ڕیشەیی نەشکاوە گوێ دەکەی لەبەر وەی کە یعنی هەر شۆڕشەی ئەوە تایبەتمەندی شۆڕشی ژینا ئەوە بوو کە عیلەتی وجودی خۆی دەخۆیدا بوو ئەلانەوەی تۆزێ دەدەم شۆڕشی ژینا عاملیەت و سوژەیەکی تازەی بەمە معرفی کرد کە ئەو سوژەیە و عاملیەتە جوابێک بوو بۆ سێ جور ئاپارتایت لە ئێران ئاپارتایتی نەتەوەیی و ئەوەی کەوان پێی دەڵێن قەومی ئاپارتایتی جنسیەتی وەزعی ژنان لەوێ هەرواتر ئاپارتایتێک بوو کە مەجموعەیەک بوو لە مشکلاتی ئابووری کە ئەگەر بە درستی تەمەشایوانە بکەین بەشێک لەوانە جەمبەی تەبەقاتیان هەبوو بەشێکی زۆر بەربڵاوتر بوو
شورشی ژینا لەژێر چەتری ژینژیان ئازادی سوزەکی ئی تەقاتعی ئی چەند وەجهی بۆ مەهێنا پێشێ کە هەمدە شعار دروشمەکەیدا بوو و هەمدە هەرەکاتەکەیدا دەژێرە و چەترەیدا ئەو هۆویەتانە کە باسی دەکەمە و هێزانە ئی ژنان ئی نەتەوەیی کورد و بەلوچ و عەرەب و نەتەوەکانی دیکە بەشێک لە ئازەریەکان نە هەمویان ئەوانە دەوژێر ئەو چەترەیدا هەبوون هەرواتر مەسایلی ئی کارگەری و مەسایلی تەبەقاتی و ئەوانە ئەوە چونچی شت بوو لێرە ئیلتقاتێک تەقاتعێک بوو لە چەندین جور استعمار و استثمار و حەسب و ئینکار لێرەدا ئەو ساختارەی کە سوژەکە پەیدا کرد ساختارێکی ئی تەقاتعی بوو و ئەوە بۆ جاری ئەڤەڵ لە ئێرانێدا لە کولی ئێرانێدا ڕۆژهەڵاتیش ئەگەر شاملی ئەو بەحسەی بکەین لە کولی ڕۆژهەڵات و ئێرانێدا سەبەب بوو کە ئەو سوژەیە جورێک ئیتفاقێکی عەمەلیاتی و گوفتمانی بەوجود هێنا کە پشتیوانی لێ نەکرا ئەو خەتەری گەورە واقعاً ئەوە بوو بۆ حکوومەتێ کە بۆ جاری ئەڤەڵ دەگەڵ شتێکی تازە ڕوبەڕوو بوو ئەگەر دقەتێ بکەین خودی خامنەی دە قسەکانیدا زۆر بە دروستی ئیشارەی بەوەی کرد کوتی دوژمن حملەی کردوتە سێ نوقتەی ئەساسی مەسایلی قۆمیەتی مەسەلەی جەوانان و مەسەلەی ژنان ئەوانە هەموو دە چوارچێوەیەکی ئی شکستی ئی ئابووری ئی دەوڵەت ئەوە تەفسیرێکی دروست بوو وەلی هیچ یەک لە شتەکانی ئی ئۆپۆزیسیۆنی تەفسیرێکی وایان نەدا کە بە ئەساسی وەی بەرنامێک دابدرێت بەرعەکس چون تقریباً تەواوی ئی هێزەکانی ئۆپۆزیسیۆن یعنی شت بوون یعنی بە تەعەجوب ئەوە وەختیاتە پێشێ نە ئامادەجیان هەبوو نە پێشبینیان کرد هەر هێزێکی ئی سیاسی بڵێ کە واقعاً نەمنەوەم پێشبینی کرد بوو بە باوەڕی من دروست نییە هەر ڕێبەرێکی ئی سیاسی بڵێ کە ئەمن 12 مانگ لەوەی پێش کوتبوون کە وای لە دێ بە باوەڕی من دروست نییە وەلی وەختێکی وای لە هات بەشی دموکراتیک و چەپ مانەوە کە چ بکەن بەشی ڕاست خەتەرەکەی زوو دەرک کرد خەتەرەکەی کە دەرک کردەوە بوو ئەو سوژە شتێکی خەتەرناک بوو ئەوان جگایان تێدا نەبوو دەو سوژەیدا و تەواوی ئەبعادی ئەو سوژەی بە دژی وان بوو عینەن وەکو تەواوی ئەبعادی وەی بە دژی جمهوری ئیسلامی بوو تەواوی ئەبعادی ئەو سوژەی تازە بە دژی دەستی ڕاستیش بوو ئەڤەڵین بار بوو کرد لە تاریخی ئێرانێدا رابطەی بینی ئی مەرکەزەوەی کەی دەڵم پیرامون ئەگەر کوردستانە بگری دینامیزمی و رابطەی گۆڕا ئەوە کوردستان بوو کە مەرکەز بوو مەرکەزی ئی جغرافیایی بوو بۆ بە حاشیە تەوەجێ دەکەی ئۆپۆزیسیۆنی دەستی ڕاستی ئەوەی دەرک کرد جمهوری ئیسلامی ئەوەی دەرک کرد و خەتەری ئەو هۆویەتە چەند وەجهی دموکراتیکان دەرک کرد دەست بە دەستی یەکتری دەستی ڕاستەکان لەگەڵ جمهوری ئیسلامی حملەیان کرد بە دوو مەفسەلی ئەساسی ئەو شۆڕشە یەک ئەو شتە بوو ئەو سوژەی چەند وەجهی دموکراتیک یەکیشیان ببوورە گۆڕانی ئی محوەری ئی دینامیزمی بینی مەرکەز و پیرامونە کوردستان بۆ مەرکەزی وەی پاشانیش کە کوردستانیان حسابی کوتا دیسان ئەوە تاران و تەورێز و ئیسفەهان و شیراز نەبوو بەلوچستان بوو کە بوو محوەری ئی مقاومەت ئەوە وەزێک بوو کە حکوومەت زۆر باش دەرکی کرد خەتەرەکەی زۆر باش دی تەوەجێ دەکەی وەلی ئەمە ئەهەمیەتی
ئەو دیاردە تازەمان دەرگ نەکرد. ینی بەڕێستان هۆی ئەوەی کە بەلوچستان و کوردستاندا تێنەپەڕی هۆیەکانی ئەمانە کە باسیەکەن بەڵێ ببوورە ئەڵێم هەمووی ئەمانی کە باست کرد ئەم هۆکارانە نابێتە هەر ئەوەی کە لە ئەم شۆڕشە لە کوردستان و بەلوچستان زیاتر جەماوەری نەبووە ناوانەیە دەیتوانی ببێتەوە لە پشتیوانی هەبوو پشتیوانی بێسازمانی لە تارانێ بە تایبەتی زۆر بوو بەڵێ لە مەشەدێ هەبوو لە تەورێزە زۆر کەم بوو. ئەی هۆکاری چی بوو دکتۆرە باس بۆچی لە کوردستان و بەلوچستان زیاتر جەماوەری نەبووە؟ یانی چی جەماوەری بوو وەلی یانی چت بوو لەوێدا کە هەستا لەبەروەی کە لە کوردستان و لە بەلوچستان و احتمالە نەگەر 18 مانگ 2 ساڵ لەوەی پێش خوزستانیشیان بەو شێوەی نەکوتابایە لە حاوینەکەی 2 ساڵ بری ئەوێش هەر وەکو بەلوچستانی لێدەهات لەبەروەی کە ئەو سێ ئەپارتادەی کە من باسم کرد کە سێدانە یعنی تاشتی استثمار و استعمار و سیاسەتەکانی حەسفی و ئینکاریوانە لەو مەناتقی ئیحاشەییدا یەکجار قەری بوو بەڵێ لە جێگاکانی کە لە مەرکەزێدا وا نەبوو وەلی لە مەرکەزدا دەیتوانی وەختێکی کە مەسەلەی جوانان و مەسەلەی ژنان لە مەرکەزێش مەسەلەی سەرەکی بوو درستە جێ دەکەی مەبەستەکەوەیە ئەوەی کە من دەڵم بە تایبەتی لێرە دەبێت باسی ئۆپۆزیسیۆنی غەیری کوردیش بکەین کە بە نەزەری من فاکتۆرێکی کاملەن منفی بوو دەو حرەکەتەیدا حتا ئەوانەی کە پێیان دەڵێن ئۆپۆزیسیۆنی دموکراتیک بەڵێ فاکتۆرێکی زۆر منفی بوو زۆر منفی بوو ئەسڵەن بە باوەڕی من ناتوانی ئەسەن نێوی ئۆپۆزیسیۆنی لێ بنێ هەموو ئینتیزاری وەی بوون کە وەزعەکە بگۆڕدرێ و بچنەوە ئەگەر باست کرد بایەکە لەئان ئەو وەزعی چۆن تۆزیع دەدەی فقط و فقط دەیانگوت خەڵک بە دژی جمهوری ئیسلامی هەستان باشە خۆ جمهوری ئیسلامی لە 2019 و 17 پاشان لە زمانی ئەو شۆرشەکانی وەزی دانشگاهوانش بە دژی هەستا بوون وەلی تایبەتمەندی ئەوەی چ بوو و ئەو تایبەتمەندیە چه ئەهەمیەتێکی سیاسی بۆ ئۆپۆزیسیۆنیە بوو ئەوە مەسەلەیەکی زۆر گەورە بوو کە بۆیە کە ئەو دەمی ئەگەر دقەتێ بکەن بێخود یعنی ئەمە نەمانتوانێت یعنی ئۆپۆزیسیۆن نەیتوانی کە گفتمانێکی دروست بکە کە ئەو گفتمانە لە ژێر چەتری ژنجیان ئازادی ببێتە سەبەبی ئیتفاق و ئیتحادی ئۆپۆزیسیۆن بە جێگای وەی ئۆپۆزیسیۆنی دەستی ڕاستی دەگەڵ جمهوری ئیسلامی ئیمکاناتیان بۆ هاتە پێشە هێنانە پێشێ لەبەروەی کە ئەو مەفسەلەی ئەو دوو نقطانەی کە پێم دیچان ئەرزم کرد کە ڕابطەی پیرامون و مەرکەزی کە بە ئیستیلا گۆڕا بوو چیان مەسەلەی ئەو شتەی چەند وەچی هات بۆ پێشێ تەوەجۆ دەکەی ئەوە لێرەدا ئەوان هاتن بە مەسەلەی تەجزیە تەلەبی مەسەلەی تەمامیەتی ئەرزی ئەوانە دەیقەتدا ئەگە دقەتێ بکەن 4-5 مانگی ئەوەڵێ جوورێک شت بوو ینی سەر لێ شێواوی بوو وەلی پاش 3 مانگی ئەوەڵێ ئەتۆ دەبینی ئیتفاقێکی گفتمانی زۆر ئاشکرا هەیە بینی ئۆپۆزیسیۆنی دەستی ڕاستی و حکوومەتی ئەوە زۆر ئاشکرا هەیە لێرەدا دەمەوێت بەوەی ئیشارە بکەم کە ئەو تایبەتمەندی کە هاتە پێشێوانە لە جگای خۆی هەیە لەبەروەی کە ئەو ئاپارتایدانە لە جگای خۆیان ئەو ڕێژیمە
ئیمکانی ئیکرانەوەی زۆر کەمە. هەر ئەلعانش کە دەبینین کە ئەو هەموو هەڵایە هەیە لەسەر هاتنی پزیشکیانی ئیمکانی ئیسلاحات نییە. ئەوەی کە هەیە دەیانەوێت جوورێک بڵێن کە سیاسەتەکانی ما ئیدئۆلۆژی زەدە بوو، ئەلعانە کە دەمانەوێت ئەوەی بە حاڵەتێکی عەقلانی دەربێنی، بە سوورەتێکی عەقلانی ئەوەی بەرینە پێشێ. منتەها لێرەدا شتێکی کە ئەرزت دەکەمەوەی کە ڕژیم ئەو شۆڕشی ژینجیان ئازادی دەداخلی ڕژیمیدا ئەو گوسەستەی نیشاندا. گوسەستێک بوو کە لە پچرانێک بوو کە لە زەمانی بەسلاوی کە پێی دەڵێن شۆڕشی کەسک، شۆڕشی سەبز، لەو زمانیەوە معلوم بوو. ئەویش ئەوە بوو کە ڕژیم کاملەن قبولی کردبوو کە قەیرانی مەشروعیەتی وەی چارەسەر ناکرێت. ئەسەن دەستی لە قەیرانی مەشروعیەت چێشا بوو، هاتبوو بەرەو ئەوە ڕۆیش بوو کە مەسەلەی یەک کاسە بکاو بێنێ کە حکوومەتەکەی ینی بلۆکی قودرەت هەرچی زۆرتر متەمەرکز بکە، وەلی دەوەیدا شکستی خوار بوو. شکستەکەش دەوەیدا بوو کە بۆچی ئاوا شکستی خوار بوو، لەبەرەوەی کە تا ئەندازەی ئەو جناحانەی کە داخلی بلۆکی قودرەت بوون ئەوانە لەسەر ڕاند شەریان دەکرد، وەلی دەعینی حاڵدا وەختێکی دە مقابلی ئۆپۆزیسیۆندا ڕوبەڕوو بوون ئەوانە دەیانتوانی ئیتفاقێک بە وجود بێنن. وەلی ئەلانەکە پاش وەزئی 2019 ڕژیم کە ڕۆبچوو بەرەوەی کە یەک کاسەی بکە و حکوومەتی ڕئیسی بێتە پێشێ و ئەوانە نیشانی دا کە حکوومەت دەرچی کردو کە ئەو گوسەستە چارەسەر ناکرێت. لە ئێستا دەیەوێ مەسلەیەکی دیکە لێرە چارەسەر بکە. ئەلان دێمە سەر ئەو بەحسەی کە ئەمە هەر دەڵێن ڕژیمی جمهوری ئیسلامی دە قەیراندایە قەیراندایە. قەیران شتێکی سابت نییە. قەیران تحول پەیدا دەکات، تەکامل پەیدا دەکات، لە مەرحەلێکی لە قۆناغێکی دەچێتە قۆناغی. ئەمە لە مێژە یعنی پاش ساڵی 2009 ینی ئەو بەستلا شۆڕشی سەبز ئەمە لە قەیرانی مەشروعیەت تێپەڕ بووین. ئەمە ئەلعان دە قەیرانی حاکمیەت داین. ڕژیم لەبەر وەی بوو کە کاملەن بەو نەتیجەی گەیست کە هەدەفی ئەو شۆڕشی ژینجیان ئازادی حملە بە مەشروعیەتی ڕژیم نییە، کاری بەوەی نەبوو، ئەوە ڕووخا بوو، حملە بە ناوەڕۆکی حاکمیەتی ئەو ڕژیمە. ئەوان دەقیقەنەوەیان دەرک کرد. ئەوە مەسەلەیەکی ئەساسی بوو. ئەوە بوو کە ئەو ڕژیمە نیشانی دەدا کە ڕژیم ئەلعانیش هەروایە دقەتی کە ڕژیم تەواوی ئەهڕۆمەکانی سەرکوتکردنی دەدەستایە. باشە، وەلی ئایا صرفی ئیعمالی خشونەت توانیوێتی سباتێکی دائیمی بۆ ڕژیمی بێنێتە پێشێ؟ نەیتوانیوە حاکمیەتی جمهوری ئیسلامی دا پێکهێنانی سباتێکی دائیمی دە ئێرانێدا شکستی خواردو. و بۆیە کە ئەلعانەکە ئشارە بەوەی دەکەم کە شۆڕشی ژینجیان ئازادی دەتوانێت زیندوو بێتەوە، دەتوانێت ئێنەرژی وەرگێت، لەبەرەوەی کە ڕژیم دە پرۆژەی خۆیدا شکستی خواردو. جا لێرە مەسەلەیەک زۆر گرینگە، ئەوەی کە دەڵێم ڕژیم دە پرۆژەی خۆیدا شکستەوە دەتوانێت زیندوو بێتەوە، وەگەر زیندوو بێتەوە ئەو ئێنەرژیەی دیسان دەتوانێت ببێ. ئەوە بەو معنایی نییە کە حتمما سەر دەکەوێت. ئەگەر ئەو کەم کۆسپیانەی کەس کۆسپانەی کە سەبەبی شکانی ئەو شۆڕشەی دا 2 ساڵ پێشدا بوون، ئەگەر ئەوانە چارەسەر نەکرێن ئەوە دیسان سەر ناکەوێت. ئەوە دیسان سەر ناکەوێت، ئەوە دەبێت کاملەن مشەخەص بێ. یەک شت لێرە هەیە، ئەویش ئەوەیەکە ئەمە دەبێت ئەوەی بزانین کە ئەلعانەکە بە تایبەتی ڕۆژهەڵات
بە نەزەری من دەوەزێکی زۆر خەتەرناکدایە، زۆر خەتەمە ترسیدارە. بەڵێ ئەمە کۆمەلگایەکمان هەیە، ئەو بەشەی فعالی و کۆمەلگای مەدەنیە زۆر ڕادیکالیزە بوو. باشە ئەگەر جوانە قسە، وەلی هێزێکی دموکراتیکی یەکگرتوو بە گفتمانێکی یەکگرتوو بە بەرنامەیەکی یەکگرتوو کە بتوانێت ئەو ناڕزایەتی ڕادیکالیزە بوو بە تەرەفی خۆی بچێشێ وجودی نیە. جێ دەکەی ئەو بۆشایی بینی ڕادیکالیزە بوونی کۆمەلگای مەدەنی و نەبوونی هێزێکی یەکگرتووی ڕادیکال بە گفتمانێکی دموکراتیکی ڕادیکال کە ئەوەی جەزب بکە لەژێر چەتری ژنجیان ئازادی، ئەوە وجودی نیە. یعنی ئەگەر ئەمە باسی گوسەستی جمهوری ئیسلامی دەکەین، دەبێت باسی گوسەستی ئۆپۆزیشنیش بکەین. ئۆپۆزیسیۆنیش گوسەستی زۆر خەتەرناکی هەیە. یعنی حتا دەورەی چەند مانجی ئەڤەڵ یا بڵێن حوتەش مانجی شۆڕشی ژیناشدا شکستی ئەساسی ئۆپۆزیسیۆنەوە کە نەیتوانی گفتمانێکی یەکگرتووی دموکراتیک دروست بکە. دە شەرایطێکیدا کە بۆ جاری ئەڤەڵ دە چل و چەند ساڵەیدا جمهوری ئیسلامی کۆنترۆلی فەزای گفتمانی لەدەستدا. توجه دەکەی لە پێشوودا هیچ وەختێکیەوە نەوە، تا وەختێکی مەشروعیەتەکەی هەبوو هیچ وەختێکی نەیتوانی هیچ وەختێکی کۆنترۆلی فەزای گفتمانی لەدەست نەدا. وەلی لە شۆڕشی ژینایدا ڕژیم کۆنترۆلی فەزای گفتمانی لەدەستدا. باشە دکتۆر عەباس، ئێوە باسان لەو بۆشاییە کرد کە زۆریش گرینگە، یەکێک لە هۆکارەکانی شێوە بوو کە ئەم بزوتنەوەی سەرکوت کرا بە ڕایەمە شەر ئەوە بووە. بینەرێکمان پەیامێکی ناردووە، پرسیارێکی ناردووە، نووسێتی سڵاو ڕێز ماندووژ نەبن، میانی بەرەستان زۆر جوو بە جوانی باسی لە دەوری ئۆپۆزیسیۆنی ڕاهین فارس و سەراسەری تەنادە بنەوەشی پێزیاد کەم کە زۆر بە جوانی ئشارەشتان پێکرد، تایبەتەن خودی سەڵتەنەت تەڵەبەکان کە زۆر زربیان لەم بزوتنەوەیەدا. نووسێتی میانی بەرەستان زۆر جوان بە ئشارەی بۆ کرد و من پرسیارەکەم لەوەدا ئایا بزوتنەوەی ژینا کە لە کوردستانەوە هەڵگیرسا و بۆچی حیزبە کوردەکان ئەو جۆرەی کە پێویست بوو جوابی وەڵامیان بەم داخوازیانە نەداوە، هۆکارەکانی چی بووە بەڕای میوانی بەرنامەکەتان؟ بە باوەڕی من بەوە هۆکاری تایبەتی هەیە، وەلی لێرە بە من بە ئشارە بەچێت دەکەم. یەکەوەیە کە ئەمە باسی لێرە کوردستان دەکەین، بە هێزەکانی کوردستانی دەکەین. بە باوەڕی من هێزەکانی کوردستانی دا ئەهەمیەتی ئەو ئیمکانەی ئەو وەزعەی کە دەبێ ئێستا یەک بگرن و گفتمانێک وێژمانێکی یەکگرتوو ئیجاد بکەن، ئەوان دەرەک نەکرد. ئەگە دقەتێ بکەین، یعنی ئەو کارەکە و دەمیکرا لە نەزەری پێکهێنانی ئۆپۆزیشنی یەک پارچە دە کوردستانەدا هیچ ئیقدامیە. ئەگەر فعالیەتی بۆ کرابێ حاشیەی بوو و ئەو فعالیەتە تابعی اختلافاتێکی قوڵی بینی ئەحزاب دا ئەرزی ئەو چواردەهەیدا بوو. ئەو اختلافاتە دەتەواوی ئەو مدەتی شۆڕشی ژینایدا لەسەر پەیوەندەکانی وانەدا زاڵ بوو. ئەمن بە شێوەیەکی زۆر ڕاشکا و ئاگام لەوەی بوو. ئەو اختلافاتەی کە لە ساڵەکانی
1985 و نازام 95 و 2005 و 2015 هەبوو لە ساڵی 2022-23 مسلط بوو. ئەو اختلافاتانم وەلانەنا یەکیش ئەوەیە کە ئەحزابی کوردی ئەمن دەزانم کە مچینەوەیان پێخۆش نەبوو لە ئەحزابی کوردی بە عیلەتی زعفی سازمانی و ئیدۆلۆژیک کە هەیەە بۆ خۆیان دەخۆ دەبین خۆیاندا هەمیشە لە عەقەبەی خۆیان زۆرتر لە دەرێ دەترسێن. تەوەجۆ دەکەی یعنی زۆرتر لە اختلافاتی داخلی ڕقابەتەکانی داخلی شەڕ و کێشە و هەڵاومارەکەی داخلی خودی ئەحزاب زۆرتر دەترسێن. ئەوە سەبەبێک بوو کە پێشی فعالیەتی یەکگرتووی ئەحزاب لە داخلی خودی وانەدا مەسەلەن ئەحزابەکان هەموو دەزانین بەشی زۆری ئەو حیزبانە دووبەرەکیان تێدای مخالفەتندا اختلافات لەسەر ڕێبەرایەتی اختلافات لەسەر تعبیری ئیدۆلۆژیک هەیە اختلافات لەسەر مزاکرە دەگەڵ جمهوری ئیسلامی اختلافات لەسەر پەیوەندی دەگەڵ حکوومەتی باشووری هەیە ئەوانە هەموو مەسایلێک کە دەودشتەیدا ئیمکانی وەیکە ئەو حیزبە وەکو بلۆکێکی یەکگرتوو بتوانێت تەسمیم بگرێ لەسەر استراتێژیکی تایبەتی دەپەیوەندی دەگەڵ شۆرشی ژنجیان ئازادی و ئەو هێزانێک لە دەوروبەری لە کوردستانی هەن ئەوە ئیمکانی وەی نەبوو. بە نەزەری من هەم اختلافات نسبەت بە سیاسەتی خودی ئەحزاب دەبینی خۆیاندا یعنی و هەم لە ژوورەوەی خودی ئەحزابدا و ئەلعانش ئەمە فکر دەکەم هەر ئەلعانش فکر دەکەم ئەو ترس لە عەقەبەی ئەو ئەحزابە یەکێک لە مەسایلی ئەساسیە کە ناتوانن ئەوانە بە هێز و قەوەت و دەمقابلی دوژمنی دەرەوەدا یا دەپەیوەندی دەگەڵ ئێتلاف دەگەڵ ئەحزابی کوردی یا ئەحزابی غێری کوردی دەگات تەسمیمی ئەساسی بکرن. ئەوە مەسەلەیەکە ئەمن بە نەزەری من ئاوایە ممکنە کەسێک دەگەڵ ئەو قسانە شت نەبێ وەلی ئەو مەسەلە حتا پاش ینی بێدەنگبوونی شۆرشی ژینجیان ئازادی حتا زۆرتریش بووتەوە حتا دەماندی کە دە زمانی دە جەنگەی شۆرشی ژیان ئازادیشدا دوودەنگی و سێدەنگی دە حیزبەکاندا هەبوو هەدە ئینشاب هاتە پێش تەوەجۆ دەکەین داو مەسەلەی حەساسەیدا داو لەحسەی حەساسەی شتیدا دا حیزبیدا دا یەکێک لە حیزبەکاندا ئینشاب هاتە پێشێ دەوی دیکەدا مشکلاتی ئەساسی هاتە پێشێ ئەوانە خۆ ئێنێرژی سیاسی و ئێنێرژی استراتێژیکی ئەو حیزبانە دەگرێ بۆیە دەڵێم کە حیزبێکی کە لە دەرەوە لە عەقەبەی خۆی مطمئن نەبێ ناتوانێت ینی بەو هێز و بەو حاڵەتی یەکگرتوویە و بەو سەلابەتەی بە ئیستیلاح و دقەتەی استراتێژیک عەمەل بکە. بە نەزەری من بەشی زۆری ئەو مشکلاتە هەروە بەردەوامە و ئەگەر بێت و بەرفەرز مانجی دیکە مەسەلەن بڵێن ساڵگەردی شتیدا شۆرشی لە 16 سپتامبر 15 ڕۆژی دیکە ئەگەر شتێک ئەوە سەر هەڵبداتەوە بە نەزەری من لە نقطە نەزەری یەکگرتووی سازمانی ئیدۆلۆژیک گفتمانی داخلی و ئەحزابیدا پێشرەفتێکی ئەساسی نەکراوە احتمالاً حتا دە بەعزێکیاندا پەشرەفت بوو پێشرەفت نەبوو. بەڵێ دکتۆرە بازگیان زۆر سپاس بۆ وەڵامیان پرسیارەتی وا دەرێنە و بینەرەش وەڵامەکەی گوێ لێ بوو بێت. دکتۆرە باس جێی خۆیەتی ئێمە کە باس لە بزوتنەوەی ژینا دەکەین کە دوو کۆڵەکەی سەرەکی ئەم بزوتنەوەیە کە خۆشتان لە قسەکانتاندا ئاماژتان پێدا ژنان و لاوان بوون.
ئەلبەت خۆشتان ئاگادارن هەتا ئێستاش ژنان زۆر بوێرانە تایبەتەن لە بەرامبەر حیجابی زۆرم لێ لە زۆر شوێندا مقاومەت دەکەن و خۆراگرێکی زۆر بەرچاویان هەیە. ئایا پێتان وایە سەرڕای ئەم سەرکوتانی کە خۆتان باستان کرد تەنیا ئامرازێکی کە بەدەستیەوە ماوە خودی ئەم حاکمیەتە فقط سەرکوتە، چەندە دەتوانن ژنان تایبەتەن چەندە دەتوانن درێژە بەم چالاکیان دەن پێتاوانیە تووشی ئالۆزی یا پاشەکشە دەبن؟ ئەمە وەختی باسی ئەمە ئەرزم کردی کە ئەو ڕێژیمە مەشروعیەت سیاسی نەماوە، یعنی ئەلانەکە تقریبا ئەلان ئەمە لە ساڵی 2024 داین لە ساڵی 2009 یعنی لە 88 شەمسی لەو دەمەوە کاملە مسلمەوە مەشروعیەتی سیاسی نەماوە و ئەوەش بۆ هەتا شۆڕشی ژینای بۆی ئەهەمیەتی نەبوو. ئەلان بە خۆ کەوتێتەوە کە دەیەوێ بڕێک خۆی سازکاتەوە کەویش بۆی ناکرێت. وەلی مەسەلەکە ئەلانەکە ئەوەیە کە ئەو مەشروعیەتی سیاسی نە. مەبەست لە مەشروعیەتی سیاسی چییە؟ مەسەلەی ئەساسی لە مەشروعیەتی سیاسیدا تایبەتمەندی ئیدۆلۆژیکی ڕژیمی چییە؟ چۆن ئیدۆلۆژی تایبەتمەندی هەیە، ئیدۆلۆژی سازمان دەدا، ئیدۆلۆژی تەچیز دەکا، ئیدۆلۆژی باوەڕی ئیتازە دێنێتە بێژێ لە هەمووی مهمتر ئیدۆلۆژی دەتوانێت قەلبی واقعیەت بکە، دەتوانێت واقعیەتی بەو جوورەی کە هێزەکە دەیەوێت نیشانی بدە بە شەرتێکی کە ئەو ئیدۆلۆژە هێزەکەی مابێ. ئەلعانەکە جمهوری ئیسلامی هەرچی قسان دەکا کەس باوەڕ ناکە. ڕێژی ئیدۆلۆژی مەذهبی جمهوری ئیسلامی ئەو زەرفیەتەی تەچیزی زۆر زۆر کەمە، زەرفیەتی سازماندانی زۆر زۆر کەمە و زەرفیەتی ئەوەی کە واقعیەتێکی دروست بکە و بە عنوانی یعنی بە عنوانی حقیقەت بە خەڵکی نیشان بدە، ئەو زەرفیەتەی ئەسڵەن نەماوە. جا دەو شەرایطەیدا ئەمە دەڵێن کە ڕژیمێک مەشروعیەتی خۆی لەدەست داوە چون ئیدۆلۆژیەکەی ئەو کاریگەریەی نەماوە لەسەر خەڵکی. وەختێکی نەماوە تەنها شتێکی کە بۆ ئەو ڕژیمەی دەمێنێ ئەوەیە کە بە زەخت کارێ بکە. وەختێکی ڕژیمێک کۆنترۆلی هەیە، وەختێکی ڕژیمێک دەتوانێت بە یعنی بڵێ کە ئەمن لەسەر جەماوەری خۆم کۆنترۆلم هەیە و ئەو ڕژیمە دەتوانێت دەسەڵاتی تەبدیل بە سوڵتە بکە فقط و فقط بەکارهێنانی قانونی. تەوەجۆ دەکەی وەڵێختی کە ڕێژیمێک ئەو شەرعیەتەی نەماشروعیەتەی نەماوە، ئیدۆلۆژیەکەی شکستی خواردو بۆ خۆی دە پرۆژەیەکی پێیدە لە پرۆژەی دەوڵەتی ئیسلامی لە وەدیهێنانی وەیدا شکستی خواردو. ئەو ڕێژیمان ئانەکە تەمەشای بکەین، ئەو ڕێژیمە بە قانون حکوومەت ناکە. قانون ئەلان ئەبزاری سەرکوتە، یعنی دیواری بینی قانون و خشونەتی سیاسی لە جمهوری ئیسلامی لە بین چۆ. دەکەی قانون فقط ئەلانەکە ئەلان زۆر دایانەوێت ئەوەی زیندووکەنەوە مرتب ئەو ڕۆکانە جوێتاندا باە بە پزیشکیان یەکێک ڕەخنەی زۆر توندی لە ڕێژیمی دەگرت لە هەموو سیاسەتەکانی. وەلی ئایا ئەو دەسەڵاتی وێ هەیە کە خشونەت و زەبر و زەنگ و داغ و درەفش و زیندان و ئێعدامی لا ببە و فقط بە تەوەسل بە قانونی حکوومەت بکە؟ ناتوانێت. چون دە هیچ بە یەکشت دێرەدا ئەمن ئەمیشە کتوم دقەتێ بکە ئەوە زۆر مهمە. ئەلان وەختی وەی هاتۆ بە نەزەری من دووشت دەبێ بکرێگەوەیە کە ئەمە دەبێت تعبیرێکی ئیتازە لە فۆرمە و بنەمای و ساختاری سوڵتە لە جمهوری ئیسلامی بدەین. دەبێت ئەو تعبیرە لازمە. یەکێک لە تایبەتمەندەکانی ئەو تعبیرەوەیە کە دەبێت بڵێن کە دەسەڵات
یەکگرتوو نییە. بەشێک لە دەسەڵاتی زەبر و زەنگ و داغ و درەفش و زیندان و ئەوانەیە، بەشێکیش لە دەسەڵاتی کۆنتترۆلی جەماوەری بە وەسیلەی کۆنتترۆلی ژیانی ڕۆژانە و مەعاشی جەماعەتیدا. ئەو بەشەی کە من هەمیشە نێوم ناوەت بەشی زیست سیاست، یعنی سیاست بەشەی سیاسەتی ژیانی خەڵکی، دەو بەشەیدا ڕێژیم زۆر 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 پیس شکستی خوارد. لە مەسەلەی خانوویدا، مەسەلەی ئیجارەیدا، مەسەلەی تعلیم و تربیەتیدا، مەسەلەی قیمەتی غەزایدا، مەسەلەی سەفەرێدا، مەسەلەی هەر شتێکی کە تو بڵێ کە مربوط بە ژیانی ڕۆژانەی خەڵکی بێ، ڕێژیم شکستی خواردو. و ئێرە مەیدانێکی تازە بۆ فعالیەتی ئەحزاب دەکاتەوە. لێرەیە کە من دەگەڕێمەوە سەرەوەی کە ئەو تایبەتمەندیانەی کە بۆ ڕێبەرایەتی هەبوو فقط مەسەلەی عەمودی لەسەرەوە نەبوو. ئەگەر ئۆپۆزیسیۆن بیتوانی بە کۆنتترۆلی ئەو منتەقەی بەسەر بێت، لەبەرەوەی کەمیش پێشتر دەجاران کوتم هەزار قسەشیان بە من کوتم کە لە دیواری ئێتنیک دەبێ بچێتە دەرێ واردێ و مەیدانەی بێ، ئەوەیە کە دەڵێم ئەو فەزایە مهمە حیزبەکان بەرەڵایان کردو. دەزانی مەسەلەی ڕۆژانەی خەڵکی خانەوادێکی ژنێک پیاوێک دەگەڵ 2 3 4 منداڵان دەخانووی بەکرێدا، ئاو نێ، بەرق نێ، خواردن گرانە، مەدرسەی منداڵان گرانە، نازانم فلان ئەوانە. ئەوە مەسەلەی ئینفجاری سیاسەتی ئەوەیە. مەسەلەیەکی ئەو کۆمەلگای دەتوانێت منفەجیر بکە، مەسەلەی مشکلاتی ڕێژیم. هەر دەڵێم ڕێژیم دە سیاسەتی خۆیدا، دە پرۆژەی خۆیدا شکستی خواردو. ئەلعانەکە بزانم بەحسەکەوەیە کە دەمانەوێت بنزینی گران بکەین. مەسەلە ئاوایە، یعنی ڕێژیم ئەو ڕۆکانە سەرۆک کۆمار دەڵێ ئەمە 200 میلیاردمان سەرمایە گوزاری لازمە. 45 ساڵە سەنعەتی نەفتی دەست تازە نەکراوە، هەر استخراج کراوە فرۆشراوە. ئەلعانەکە نزیکەی 65,000 یا بە تەرتیبێکی زۆرتر معلم هەیە، نزیکەی 70,000 کەمە، 70,000 پەرستار کەمە، دکتۆر نەماوە. ئەوانە مەسایلی ئینفێ. بۆچی لە ئینگلیسی، لە فەرانسەی، لە سوێدێ ئەڤەڵین شتی کە حکوومەت فکری دەکاتەوە ئەوەیە. ئەمە دە فکری وەیدانین، ئەمە ئەسڵەن دە فکری ئەو بەشەی ئیزیست سیاسەتی ئەوەی نان نەبە. ئەمە دەم بە فکری وەیدان کە ئایا پرۆژە دەبێ ئۆتۆنۆمی بێ، فێدرالیزم بێ، سەربەخۆیی بێ. ئەوە ئەگەر وانە بنەمای نەبێ فایدەی چی؟ سیاسەتەکە دیێرەدا. یەک شتی دیکەش کە ئەمن لێرە دەمەوێ ئەرزی ئێوە بکەمەوەی کە وەختێکی کە ئەمە دەبینین کە ئەو بەشەی سیاسەتێک کاملەن وەلاندراوە، کاملەن. لە دوای مەسەلەی ژنان باشە، پاش ئەلانەکە نزیک 2 ساڵە، نزیکەی 2 هەفتەی دیکە بە 2 ساڵە لە شۆرشی ژنجیان ئازادی گذراوە. مەسئلەی ژنان ئەنگۆ بم بڵێن چه ڕەنگێکی دە بەرنامەکانی ئەو حیزبانە داوەتەوە و چه ڕەنجێکی، یعنی خودی مەسەلەجە ستروکتوری سازمانی دە ساختاری سازمانی ئەو حیزبانەدا کردو. ئەمە دەرس وەرناگرین. یا مەسەلەی جوانان ئەلعانەکە ئەوە زۆر مهمە. حیزبەکانی ما بە گفتمانێکی قسان دەکەن کە جوانەکان دەریچی ناکەن. ئەوە بە سن ساڵ نێها، ئەوە بە ئەهەمیەتی ممکنە یەکێک 90 ساڵی بێ وەلی فکری تازە بێ. یعنی ئەمنەوەی ناڵم چکێ، وەلی مەسەلەکەوەیە کە ئەمە شەرایەتی ڕۆژ بۆ جوانان دەرگ ناکەین. ئەلانەکە
هیچ جوانێک حاضر نیشتێکی بخوێنێتەوە لە 2 سەفحان زیاتر بێ. مەسەلەی ئینتەرنێتی وای لێ کردەوە، مەسەلەی کتێب خوێندنەوە بەو شێوەی نەما. ئەلان دەبێ یعنی کۆنترۆلی فەزای گفتمانی بە وەسیلەی ئەحساب یەکێک لە استراتێژیکترین مەسایلی کەمە دەتوانین باسی بکەین. وەلی ئەمە چمان کرد؟ حتا لە دەورەی شۆڕشی ژینایدا فەزای مەجازیمان بەڕەڵا کرد، کشاینەوە لە پشت دیواری ئێتنیکی خۆمان دانیشتین، دەستمان بە قسەی زەلام کرد. فەزای مەجازی چێ بوو؟ ئۆپۆزیسیۆنی فارس کە هیچ کارە بوو گرتی، جمهوری ئیسلامیات بەشی خۆی گرتەوە، سەلتەنەت تەلەبان و دەست ڕاستەکانیش ئەلعانەکە لەوێ حکوومەتی خۆیان بەرقەرار کرد. ئەمەش هیچ کارە. ئەوە سیاسەتی دروست نییە. ئەمە دەبێ بزانین کە جوان ئەگە بە دەمانەوێت نفوزمان لەسەر جوانان هەبێ، جوان زەمانی نییە بچێت دانیشە مارکس و هێگەلی بخوێنێتەوە، نایخوێننەوە. ئەگە بخوێننەوە 2% 1% دەیخوێننەوە. مەسەلەکەوەیە کە لە نەزەر استراتێژیکەوە کۆنترۆلی فەزای مەجا ئەوەش بە گفتمانی تازە دەکرێت، دەرکی فەرهەنگی تازە دەکرێت، دەرکی فەرهەنگی مۆدرن و پۆست مۆدرن دەکرێت، دەرکی مۆد دەکرێت، دەرکی وەرزش دەکرێت. ئەوە شتێکە کە ئەمە دەبێ بزانین کە ئەگەر بمانەوێ بژین دەبێ وی بکەین. ئەلانەکە بەداخەوە ئەحسابی کوردی ئەلان سیاسەتی شتیانێ، یعنی سیاسەوە کە بەقای خۆیان حفظ بکەن. تەوەجۆی دەکەی، وەلی دەبێت لە وەزعی بێنە دەرێ و تەمەشای بکەن کە دنیایەک لە دەوروبەریوان هەیە، ئەو دنیای گۆڕاوە. بەڵێ دکتۆر عەباس بەخشێمە کاتمان کەمترە و پرسیاری شاتووە، پرسیارێک لە شاری بۆکانەوە، ئەڵبەت پرسیار نەبوو، نووسێتی شەماڵ لە شاری بۆکان نووسێتی هەروەگەوەی یانی بەڕستان باسییان کرد، شۆڕشی ژینا شکستی نەخواردووە، فقط سەرکوت کراوە. ئێمە چاوەڕێی چەخماخەیەکی چکولەین کە لە شوێنێکەوە دەست پێ بکات و ئەم جارە زۆر بە قووەترەوە دێنە مەیدان. زۆر سپاس بۆ شەماڵ لە شاری بۆکان. لە شاری سنەشت پامێک هاتۆ بۆمان ڕایماندوو نەبوونی. نووسێتی من کرێکارم، پێم باشە لەم بە شەشدا باس لە نەبوونی بەشداری کرێکاران بە شێوەی بەرین لەو بزوتنەوەی ژیناکە بەشداریان نەکرد، هۆکارەکانی باسکەن. من وەک خۆم کرێکارێکی بیناسازیم، بەڵام ئەوەی کە من باسی دەکەم باسم لە کرێکارانی کارخانە گەورەکانی شارە گەورەکانە. هۆکاری بەشداری نەکردنی کرێکاران بە شێوەی برین لە بزوتنەوەی ژینادا چی بوو؟ بە نەزەری من جمهوری ئیسلامی بە سیاسەتەکانی تایبەتی خۆی کالبەتە لە دەورەی زۆر حساسی 3-4 ساڵی ئەڤەڵێ کە چەپی ئێرانش پشتیوانی لێکرد، بەشی زۆری چەپی ئێرانی. یەکێک لە ئەهدافی کە بەدەستی ناو بوو کە ئینسجامی سیاسی و فکری چینی کرێکاری لەبین برد. دەکەی سازمانەکانی حرفەیی و سندیکایی و ئەوانەی لەبین برد لە دوای سازمانی ئیسلامی وانەی دانا هەموو دە کۆنترۆلی خۆیدا و هەرواتر بەشی زۆری وانە دە کۆنترۆلی صاحب کارەکان و سەرمایەدار و ئەوانەدان. ئەوە شتێکی زۆر شتە. ئەوە یەک مەسەلە. مەسەلەی دووەمەوە بوو کە لەژێر فشاری تەوەڕومی زۆر شەدیددا و هەرواتر سیاسەتەکانی غەڵەتی جمهوری ئیسلامیدا طبقەی کارگەر چینی کرێکار لە ئێرانی سفوفەکان ریزشی کردو. ئەوە ئەلانەکەوەی پێ دەڵام فرودەستانی شەهری
بەشێک لەوانە تا 10 ساڵ لەوەی پێش دا شتیدا یعنی بەشێک بوون لە پرۆسەی کارگەری دە سەنایەی ئێراندا ئەو جوورەی کە ئەمەم بیستومە دەڵێن سەنایەی ئێران بە زەرفیەتی حەدیەکسەری 138 کارێ دەکات 137 135 کارێ دەکات یعنی 65% زەرفیەتی سەنعەتی خۆی لەدەست داوە لە دەستدانی 65% زەرفیەتی سەنعەتی بەو معنایەیە کە طبقەی کارگەری سەنعەتی سفوفەکەی ریزشێکی گەورەی کردو و ئەوان ئەلان بوون بە بەشێک ئەوەی کە پێیان دەڵێن فرودەستانی شاری هەڵبەت ئەوەی پێ بڵێم کرد لەوەی زۆرتر بە باوەڕی من ینی سفوف و ینی ئەندامەکانی طبقەی مامناوەندی سقوتی زۆر کردو لە ئێرانێ چۆن ئەگەر دەتەوێت ئەوە قسەیەکە کە دەڵەگەر دەتەوێت طبقەی متوسط مامنانی وێران بکەیت دەبینی دوو شتانینە لە لایەکیەوە تەوەڕمی سەرێ و کە دەبێتە قیمەتی زۆر لەسەرێ قیمەتی مەوادی غەزا هەموو شتێک دووەمیش مەسلەی ماڵیات دەبینی ئەو دوانەدا طبقەی متوسطیش سفوفەکەی ریزشی زۆر کرد ئەما طبقەی کارگەر بە باوەڕی من ئەوە مەسەلە هەیە کە ئەمە نابێ بڵێن کە سرفەن طبقەی کارگەر بە نەزەری من ئەکە چۆن طبقەی کارگەرە و چۆندە استثمار دەکرێت و چۆندە پرۆسەی تۆلیددایە و ئەوانە بە شێوەیەکی ئۆتۆماتیک بە شێوەیەکی میشت ئەوە طبقەیەکی ئینقلابی و هەمیشە حاضر بە عەمەلە وانێ مەسەلەکە ئەوەیە کە ئەمە ناتوانین ئەوە بەحسێکی قوڵە وەلی ئەمە ناتوانین هویەت و موزەی سیاسی طبقەی کارگەر لە موزە و هویەتی ئابووری و اقتصادەکەی نەتیجە بگرین موزەی سیاسی طبقەی کارگەر دە مەیدانی سیاسەتیدا دە مەیدانی نەبەردی طبقاتیدا تعیین دەبێت بە شەرتێکی کە ئینسجامی سازمانی و ئیدئۆلۆژیکی هەبێ بەداخەوە ئەلانەکە ئەوە لە ئێرانێنە لە بەروەشە کە ئەمە نزیکەی 3000 ئێتزابی کارگەریمان لە ئێرانەیە وەلی ئەوەی کە بتوانێت ببێتە هێزێکی سیاسی قەوی لەسەر حکوومەتە نەیتوانیەوە ببێت زۆر باشە دکتۆر عەباس هەڵبەت من تقریبا 10 دقەیە کاتی ئیزافیم وەرگرتووە بەڵێ ئەگەر بکردەمە لەو 10 دقەیەدا یەک دوو پرسیار هەیە ئەم دوو پرسیارە باس بین دکتۆر عەباس ئەمە ئەگەر لە بیرتان بێت ئەمە پێشتر کە قسەکانمان کرد بوو باسمان لە خودی تورکەکانیش کرد یعنی خودی بڵێن تورکەکان هەتا ڕادەیەکی بەرچاو بێدەنگ و تەماشاچی بوون بۆچی زۆر کەم بەشداریان لەم بزوتنەوەی ژینادا کرد ئەمە ناقیقەتی ئەوەیە کە ینی جوابێکی زۆر مشەخەسم بۆەوەی نییە زۆریش ینی وە دوای کەوتوم کە بزانم بۆچێ بەشێکەوەیە کە ترکەکان ینی بورژوازی تورک تا حدێکی زۆر لە نەزەر ئابووریەوە تێکەڵە دەگەڵ ئەو ڕێژیمەی ئەوە مشخصە لە دوایە دەخودی بنەما و هیراشی دەسەڵاتیدا ئەوان نوێنەرایەتی قەویان هەیە هەرەلان تەمەشای بکە مەسەلەن ئەوەی دەبینی وەلی یەک مەسەلەی ئەساسی دیکەش هەیە کە بە باوەڕی من پاشوەی کە حرەکەتی ئازەرەکان لە ساڵی 1970 جمهوری خەڵقی موسڵمانەوانان زۆر بەتوندی سەرکوت کرد یعنی سەرکوتێکی زۆر خوێناوی ئەیکرا پاشوی حرەکەتێکی تایبەتی پەیدا بۆ لە وەزۆریش ڕۆژ بە ڕۆژ قەویتر دەبێت ئەویش حرەکەتی
ناسیۆنالیزمی ئازەری تورکیە. بەڵێ. ناسیۆنالیزمی ئازەری تورکی لێرەدا دە دوو جبهاندا خۆی دەبینێ. یەک جبهە دەگەڵ ئیقتداری حکوومەتی لە تارانێ، جبهەی دیکەش چەمە بمانەوێت نەمانەوێ دەپەیوەندی دە بەرابەر یا دە بەرابەر دەگەڵ سیاسەتی کوردیدا. ئەوەگوێ دەکەی. من فکر دەکەم ئەوەی کە کوردستان دە مانجی ئەڤڵ یا دوو مانجی ئەڤڵی شۆڕشی ژینجیان ئازادیدا بە شدت فعال بوو، ئەوە یەکێک لە سەبەبەکانی بوو کە ناسیۆنالیزمی ئازەری پاشەکشەی کرد. و دەو شتەیدا بەشدار کە نەبوون، حتا هەر ئەو دەمی بەشێکیان دەستیان کرد بە هێرشکردن سەر کوردەکان و مەسەلەی کوردی و ئەو جۆرە شتانە. ئێمکە ئەو بەحسەی کە هاتە پێشەوەی کە ئایا ئازەربایجانی غەربی کوردستانی ئازەربایجان ئەوە هەر ئەو دەمیژە و مەسەلەیان مەترح کرد. گوێ دەکەی؟ ئەوە ئەمن لەو مۆزوعی حقیقەتی ئەوەیە کە زۆر دەترسێ، ئەوە ناسیۆنالیزمی ئازەری بالقوە، یعنی پۆتانسیێلی وەی هەیە کە ببێتە هێزێکی زۆر مخەرب، بە تایبەتی لە پەیوەندی دەگەڵ کورداندا. و ئەمن فکر دەکەم کە هێزی ئەو ناسیۆنالیزمەی ڕادیکالیزمی کۆمەلگای ئازەری لە شارە گەورەکان وەکو تەورێز، وەکو ئورمیە و ئەوانە ئەوەی کانالیزە کرد. ئەوەی کانالیزە کرد بەرەو لای شتێکێشە، چون ئەوان واقعاً ئەم فکر دەکەم لە مەسەلەی کوردستانێ، لە هەستانی کوردستانێ، لە شۆڕشی کوردستانێ زۆر ترسان و ئیمکانی ئەوەی کە هێزی چەکداری کوردی واردی ئەو مەیدانە بێ بۆ وان بۆ مەسەلەیەک. ئەوە گوێ دەکەی. ئەوە ئەمن فکر دەکەم کە هێزەکانی ئەحزاب و هێزەکانی کوردی دەبێ لازمە کە گەر بەرنامەیەکی دموکراتیکیان دەبێ مەسئلەی ئەوەی کە بڵێم پێداچوونەوە بازبینی کردن لەسەر مەسەلەی تەقسیماتی کشوەری لەسەر ڕابکرێتەوە. تەوەجێ دەکەی؟ یعنی بە واقعدا ئەو ناڕوونیەی کە ئەمدەن سیاسەتەکانی مرکزی تارانێ بە وجودی هێناوە، ئەو ناڕوونیە مشکلاتی گەورە دەتوانێت بێت بێنێت پێشە. دیدە مەسەلەن یەکێک لەو هەر مانجێک لەوەی پێش بۆ یەکێک لە سەرکردەکانی ناسیۆنالیستەکانی ئازەری لە تەورێزی دەیگوت کوردان لە ئازەربایجانی غەربی میوانن، ئەمە ئەوانەمان بە میوان قبول کردووە. ئەو مشکلی دەگەڵ تارانی بەو شێوەی نییە. مشکلی ئەوە لە نظر تاریخیشەوە بوو. یەکێک لە سەبەبەکانی شکستی کۆماری کوردستان ساڵی 1946 واقعاً مەسەلەی پەیوەندیان دەگەڵ ئازەرەکان بوو و اینکە ئەو ئازەرەکان ئەلبەتە بە پشتیوانی دەگەڵ ڕووسەکان و هاوکاری کەزێ دانەویست کە مەسەلەی کوردی وەکو بەشێک لە مەسەلەی ئازەری مەترح بکەن و ئەوە یعنی دانەویست کە مخالفی هەبوونی جمهوری کوردستان بوون و دانەویست ئەوەی بە سوورەتی بە شێوەی بەشێک لە جمهوری ئازەربایجان ئەوەی مەترح بکەن و قەوام السەلتەنە حەدی ئەکسەر ئیستیفادەی لە ناکۆکی بینی کورد و ئازەری کرد و ئەگەر دقت بکەین لە پەیمانی بینی
مزەفەری فیروز و پیشەوەری کە 13 بەندی هەیە دە 13 بەندیدا دە یەک بەند فقط ئیشارەیان بە مەسەلەی کوردی کردو یعنی ئازەرەکان حتا ئەو دەمی کە دەگەڵ کوردان ظاهرەن زۆر نزیک بوون دقیقەن ئەو سیاسەتیان کرد ئەمەم فکر دەکەم یەکێک لە سەبەبەکانی وەی کە ئازەربایجان هەڵنەستا و وەکو جێگاکانی دیکە یاک و مەسەڵەن جارەکانی پێشوو کە هەمیشە لە سەدر و لە شتی سیاسەتی ئۆپۆزیسیۆن بوو هاوکاری نەکرد ئەو وەحشەتەی هەبوو بە باوەڕ بەڵێ دکتۆرە باس ئێمە سێ دەقەمان کاتمەوە یەک پرسیاری کە شاتووە لەلایەن بینەرێکمانەوە هەڵبەت بۆ خۆشتان وەکو مامۆستا دیارە زۆر چالاک بوون و زۆر بەڕێزی تریش لەم ئەرسێدا چالاکیان کردو نووسێتی ئایا مامۆستایان و ئاکادمیکی کورد دەوری خۆیان دەبینن؟ نا فقط تکایە چون ئێمە سێ دەقە کاتمانمەوە فەرموو ئەو جوورەی کە دەبێت بیبینن نایبینن ئەوانیش زۆر بەربڵاون زۆر مشکلاتی داخلی خۆیان هەیە مشکلاتی شخصیان هەیە ئەو مشکلاتی شخصیە سیاسی بۆ ئەو ناکۆکی و نەبوونی ئیتفاق و نەبوونی ئیتحاد و ئەوانە دەبینی مامۆستایانی کوردی کولەن دەبینی ڕۆشنبیرانی کوردیشدا زۆرە ئەمە لە کوردستانی لە بینی کوردەکاندا الان ئەمە قشرێکمان هەیە دەتوانین پێ بڵێن ئەوانە ڕۆشنبیرن ئینتەلێکچوالن وەلی ئەمە شتێک بە نێوی ئینتەلیجەنسیای کوردیمان نێ ئینتەلیجەنسیای کوردی ئەوەیە کە کەسانێکن کە حتا بەبێەوەی یەکتر بناسن لازم نێ ئەندامیشێ وەلی لەسەر پرۆژەیەکی سیاسی تایبەت کار دەکەن و پێکەوە دیالۆگیان لە دوور و نزیک هەیە دەنووسن فلان ئەوانە و هەدەفی ئەو پرۆژەی هەدەفێکی خاصە هەدەفەکەی ئازادی و مساواتە ئەوەیان نێ ئەمە دەبینین کە وەختی کە ڕۆشنبیری کوردی ڕادیکالیزە دەبێ لە جەهەتی ناسیۆنالیزمی ئیفراتیدا ڕادیکالیزە دەبێ بەداخەوە ئەم ناوای دەبێت بەڵێ دکتۆرە بازیان زۆر سپاست دەکەین ئێمە کاتمان تەواو بووە زۆرمان پێخۆشتر بوو کە کاتی زیاتر وەرگین پرسیاری تریش هاتبوو بەڵام بە هیوایەکە لە بەرنمەکانی داهاتوودا بەشداری بکەین و لەسەر ئەم بزوتنەوەی ژینە حتمما باسمان دەبێتەوە زۆر سپاس دەکەین بۆی کە داوەتی بەرنامەی شوێمەتان قبول کرد سپاسان زۆر سپاس لە لەنگۆ لە تەلەڤیزیۆنی ئێوە و هەرواتر لە بینەران و بیسەران ئەمێش بە قەولی دەڵێن دە خزمەتدا ئەگە کاتێکی دیکەش بێ حتمما لەسەر ئەو مەسایلە قسان دەکەین زۆر سپاسان دەکەین بەخێر بێت بەڵێ بینەرانی ئازیز زۆر سپاس بۆ وازانی کە بەشدار بوون لە بابەتی بەرنامەی ئەو شۆمان هیوادارین کە بەرنامەشتان بەدڵ و بێت و کەڵکی پێویستیشان لێوەرگرێت تا بەرنامەیەکی ڕاستەوە خۆی تر هەر بژین بە شادی